زان خۆشەویستان سەلامی خواتان لێبێت کە خۆشحاڵین لە ئاڵلقەی نوێی بەرنامەکەتان بەرچاوڕوونی بێەوەی عزیز و خۆشەویست دەگەینەوە. بۆ ئەوەی ئێمە بەڕاستی بتوانین دینداریکی ڕاست و تەواو بکەین پێویستمان بەوەیە کە شارەزایی باش پیاکەین لە ئیسلامە و هەروەها بەرچاوڕوون بین. ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی کە هێناوێتی قۆناغبەندی تایە و پلە پلەیە کە ئینسانە بێ ئەم پلانە ببڕێت. یەکەم پلە ئەوەیە کە ئینسان ئیمان بێنێ ئیمانێکی تەواو و ئیمانیش چەند بەشێک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لەسەری سەرەوە لا ئیلاهە ئیلا اللهە لە خوارەوە لابردنی ئەزیەت و ئازارە لە ڕێی خەڵکە و حەیاش بەشێکە لە ئیمان. ئەم پلەکانی ئیمان کە حەفتا و ئەوەندە بەشە کە عەرزم کردن لەسەری سەرەوە لا ئیلاهە ئیلا الله لە خواری خوارەوە لابردنی ئەزیەت و ئازار لە ڕێی خەڵکە و هەروەها حەیاش بەشێکە لە ئیمان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ. چۆن بتوانین ئەوانە لە خۆمانە جێبەجێکەین؟ کەسانێکن ئیمان نەچۆتە دڵیانەوە هەنگاوەنێن بەرەو ئیسلام نوێژەکان بە ڕۆژوە بن بەڵام ڕیایەن لە ناو ناخیانە ئیمانەکە نەچەسپیەوە. ئەمە بۆ خۆی کێشەیەکە. یەکەم شت دەبێ ئیمانەکە بچەسپێ، دوای ئەوە ئەوانە کە ئەکات ئەوسا دامەزراوی زیاتر دروستە بێت و کارەکە لای خوا قوبوڵە بێ. دوای ئەوە کە دەرەجەیەکی تریە کە پێڵێن دەرەجەی ئیحسان، ئەمەش مەسەلەیەکی زۆر گرنگە لەوە کە جوبرائیل هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شێوەی پیاوەکە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسحابەکان کە بینیان پرسیاری لە پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد لەبارەی ئیمانەوە، لەبارەی ئیسلامەوە، لەبارەی ئیحسانەوە. لەبارەی ئیمانەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئیمان بەخوا و بە پێغەمبەران و بە مەلایکەت و بە ڕۆژی دوایە و بە قەزا و قەدەر و بەو شێوەیە بە کتێبەکانی. پاشان وتی ڕاستە فەرمووی، ڕاستەکەی. وتی لامان سیر بوو چۆن پرسیارەکە و چۆن ئەڵێ ڕاستەکەی. دوایەوە پرسیاری کرد ئیسلام چییە؟ ئیسلامیش ئەوەیە کە شایەتمان و نوێژ و ڕۆژ و حەج و زەکات و ئەم شتانە کە جێبەجێکەی وت فەرمووی ڕاستەکەی. دوایەوە فەرمووی ئیحسان چییە؟ وتی ئەوەیە کە خوا پەرستێرۆکەوەی ئەیبینی خۆ ئەگەر نەیبینی خوا ئەتبینێ. وتی ڕاستەکەی. پاشان باسی قیامەتی لێپرسی و باسی علاماتەکان و ئەم شتانە. دوای ئەوە ڕۆی کە ڕۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەزانەی کێ بوو؟ وتیان خۆ پێغەمبەر ئەزانێ. فەرمووی ئەوە جوبرائیل بوو هاتووە دینەکەتان فێرکە. یعنی جوبرائیل بە تایبەتی لە خواوە هاتووە بۆ مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی مسلمانەکان فێری ئەم قۆناغانە بکە، ئەم پلانە بکە، ئەم مەراحیلانە بکە لە دینەکەیانە. جا ئەمە مەسەلەیەکی گرنگە کە پێغەمبەر صلی الله علیه و سلمیش بۆی ڕوون کردوتەوانێ و کە ئەمەش ڕوونکردنەوە بوو بۆ ئەسحابەکان. جا بەڕێزەکانم مشکلەکە ئەوەیە کە ئێمە ئایا هەل لە مەراحیلی ئیمانەکە لە چ مەرحەلەیەکەین؟ ئایا لە ئیسلامەتێکەمانە لە چ مەرحەلەیەکەین؟ ئایا لە گەیشتونەتە دەرەجەی ئیحسانیان نەگەیشتون و لە شوێنی خۆمان مڕاوەحاکەین؟ چەند لە ئێمە هەست دەکات کە خوا ئەبینێت؟ ئەگەر خوا نابینێ خوا ئەوە بینێت. دوای ئەوە بینە سەرەوەی کە کەسانێکن کە قورئانە فەرمێ قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. عربە دەشتێکەکان زۆر ناحاڵی بوون، زۆر تێنەگەیشتوو بوون، زۆر وشک بوون کە هاتن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بە حساب ئیمانێنێنا و منەتی ئەوانە کە دوایان و ئێمە ئیماندارین. خی گەورەشە فەرمێ عربەکە دەشتێکەکان ئەڵێن قالت الأعراب آمنا ئیمانمان هێنا قل لم تؤمنوا بڵێ ئیمانتان نەهێناوە هێشتا بە تەواوی بۆ ولكن قولوا أسلمنا بڵێن ئێمە مسلمان بووین نوێژ و ڕۆژوەکەین بەڵام هێشتا ئیمانەکەت نەچەسپیەوە لە دڵتانە. ولما يدخل الإيمان في قلوبكم هێشتا ئیمان لە دڵتانە نەچەسپی و نهاتۆتە ناو دڵتانە. ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە لە مەسلەی دینداریە بەڕێزەکان. بۆی ئێمەش وەکو ئەوانمان لێنەیە ئەبێ ئاگاداری ئەوە بین کە چاکتر و باشتر لە دینەکەمان شارەزا بین و هەوڵ بین ئەو قۆناغانە ببڕین. وەکو مناڵێک کە ئەخرێتە مەکتەب لە پێشە سەرەتایی و دوایەوە ئەچێتە ناوەندی و دواناوەندی و دوای دواناوەندی ئەچێتە زانکۆ و دوای زانکۆ ئیترەوە پلەکانی تر هەیە لە بڕوانامای باڵاکانە لە ماجستەر و دکتۆرا و حتا دەرەجەی پرۆفیسۆری و بەو شێوەیە. جا ئەم دەرەجاتانە کە بەدەستێت ئەگەر کەسێک هەل لە قۆناغی سەرەتاییە بمێنێتەوە وا بزانێت شتێکی زۆر موهیمی کردووە نەیکردووە. هێشتا زۆری بڵێن پلەیتر ماوە مەفروضە ئەو پلانە ببڕێ و بەو پلانە بچێتە پێشەوانێ. جا بەڕێزەکانم بەرچاوڕوونی لەم مەسەلەیە مەسەلەیەکی گرنگە بۆی بتوانین زیاتر و باشتر دینداری بکەین. هەموو کاتێک ئێمە ئەتوانین لە خۆمان بپرسین ئایا توانیمانە مەراحیلی باش ببڕینیانە. کاتێک سەیری سعدی کوڕی معازەکەین ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ تەنها 7 ساڵ ئیسلامەتی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کرد. بەو 7 ساڵ ئیسلامەتی گەیشتە پلەیەک کە کاتی وفاتی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە کێ وفاتی کردو عەرشی خوای بۆ هاتە لەرزە. یان کەسێک ئەهات
تازە مسلمانە بوو ئەچووە غەزایەک و لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شەهیدبوونی هەموو مەراحیلەکانی ئەمریکا شەهیدی دوا پلێ لە بەرزیە ئەوە قۆناغێکی زۆری بڕیوە و بە مدەتێکی زۆر کەم ڕەنگە هێشتا سوژدەیەکی شفریان نەکەوت بکە بۆ خوا ببات جا ئەوە بۆ ئێمە بەڕاستی دەرسە کە باشتر و چاکتر ئاگامان لە دینداریەکەمان بێ و بەرچاوڕوون بین